بوونەوەکەی ئەمڕۆی ڕێکخراوی ناوبراو دەچینە لای پەیامنێرمان وەلی سەلیم لە شاری هەولێرەوە زانیاری زیاتر لەو بارەوە لە وەلیەوە دەگوازینەوە. وەلی سڵاو لەبێت زانیاری لای تۆ چییە سەبارەت بە کارەکانی ئەم ڕێکخراوە؟ سڵای خۆی گەورە لە ئێوە بینەرانی کەناڵ ئەسمانی پێیان بێ. بەڵێ ڕێکخراوی WFD ساڵی ڕابردوو بیرۆکەیەکی هەبوو بۆ ئەوەی پلانێک دابڕێژێ، پلانشی استراتیژی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. ئەم پلانەشی پێشکەشی دەستی دەستپاچی هەرێمی کوردستان کرد، دەستی دەستپاچیش بە زۆر بەباشی لە قەڵەمدا دواتر بە هەمانجی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان پرۆژەیەشیان ئامادە کرد. پێشکەشی سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد لە 26 دەی ساڵی ڕابردوو. حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی استراتیژی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ ماوەی 5 ساڵی پەسەند کرد و لێژنەیەکی باڵای پێکهێنا بۆ ئەوەی کە ڕەشنووسەکەی ئامادە بکرێتن. ڕێکخراوی ناوبراویش چەند کۆبنەوەشی ئەنجام داوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بۆ کە ڕەشنووسەکە ئامادە بکەن و دواتر بیدەنەوە لێژنە باڵاکەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە دواتر پەسەند بکرێتن و بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمڕۆژ لەم چوارچێوەدا لەگەڵ میدیاکاران و هەروە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کۆبەتەوە بۆ ئەوەی ڕاوێژیان پێ بکاتن لەسەر ڕەشنووسەکە و هەروە ڕاوبۆچوونی خۆیان لەسەر ڕەشنووسەکە بخەنە ڕوو، هەروە بۆ ئەوەی کە پلانەکە زۆر تۆکمە بێ، پلانشی استراتیژی بێ بۆ ماوەی 5 ساڵ لە هەرێمی کوردستان سەرجەم ئەو فەرمانگە و بەڕێوەبەراتیانە بگرێتەوە کە گەندەڵی تێدا و هەروە بۆ ئەو برینانە دەستنیشان بکرێتن کە لە هەرێمی کوردستان هەنە و هەروە ڕێگا چارەسەرەکانی دەستنیشان بکرێتن و هەروە چۆنێتی ڕوبەڕوونەوەی گەندەڵیەکەش دەستنیشان بکرێتن کە لەلایەن ئەم ڕێکخراوانە ئەمڕۆ ڕاوبۆچوونی خۆیان دەخەنە ڕوو بۆ ئەوەی کە ڕێکخراوەکە بیکاتە پرۆژەک و بیداتەوە دەستی دەستپاچی و هەروە لایەنە پەیوەنددارەکان و دواتر حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندی بکاتن. و من دەمەوێت زیاتر قسە لەسەر ئەوە بکەم کە ئەم ڕێکخراوە زیاتر مەبەستیەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو برینانەی کە ئەوان دەستنیشانێک حکوومەتی هەرێمی کوردستان برینەکان ساڕێژ بکاتن. بەڵام من بۆ زانیار زیاتر ئێستا ئەچمە لای کاک خالید نوێنەری دەستگای WFD کە لە عێراقا و من دەمەوێت زانیار زیاتر لە وەرگم کاک ئایا دەگە بێ بۆلام مەبەستان چیە لەم کۆبنەوەانەی کە لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ میدیا کاران لەگە چەند کەسانیشی تر ئەنجامتان داوە دەتانوێت چی بکەن و ئەو پلانە چۆن دەڕێژنەوە ڕەشنووسەکە چی لێکەن دواتر؟ بەڵێ دەستگاکەمان ناوی وەستمینستەرە، دەستگای وەستمینستەر بۆ دیموکراسی. ئێمە مەبەستمان لەو کۆبوونەوەی ئەوڕۆ دانیشتنە لەگەڵ ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و ژمارەیەک دەستگای ڕاگەیاندنیش بۆ ئەوەی لەو قۆناغی ئێستا سەرنج و تێبینی ئەو بەڕێزانە بزانین و بیخەینە ناو استراتیژیەکە و دەوڵەمەندی بکەین استراتیژیەکە. ئەو ڕەشنووسە تقریبا ماوەی ساڵێک و چەند مانگێکەوە بە هەماهەنگی کۆمەڵێک دەستگای پەیوەندیدار ئیشی لەسەر دەکرێت. لەو قۆناغی ئێستا پێویستمان بەڕای کۆمەڵی مەدەنی و میدیا هەیە. بۆیە ئەو کۆبنەوەانە وەکو بڵێ بەهایەکی زیاتر دەداتە ئەوەی ڕەشنووسی استراتیژیەکە. هەروەها ئەو ئیشەی کە ئێمە کردومانە پەیوەندی بە لایەنێک و شوێنێک و تەرەفێکی دیاریکراو نییە. بۆیە پێویستی بە کۆدەنجەکەی، پێویستی بە دەربڕینی سەرنجی کۆمەڵێک لایەنی جیاواز هەیە لەو لایەنە هەرە گرنگانش کۆمەڵی مەدەنی و میدیایە کە ئەوەشتان لە حکوومەت وەرگرتووە کە ئەم ڕەشنووسە ئێوە جێبەجێ بکە وەکو خۆی و هەروە پلانەکەتان وەکو خۆی جێبەجێ بکە ئەم گەندەڵی کێسە لە هەرێمی کوردستان هەیە کە ئێوە دەستنیشانی دەکەن لە چ سێکتەرێکە حکوومەتی هەرێمی کوردستان بە دواوداچوونی بۆ بکاتن و جێبەجێ بکاتن ڕەشنووسەکەتان. ئێمە ئەو استراتیژیەکی گشتگیرە بۆ هەموو هەرێمە، هەموو لایەنە تقریبا هەموو لایەنێک دەگرێتەوە. ئێمە لەو خۆی استراتیژیەت مانای ئەوەیە هێڵی گشتی بۆ پلانێک دادنەی بۆ ئەوەی ڕوبەڕووی کێشەیەک بپێەوە. ئەو کێشەیە کە ئێستا هەیە گەندەڵیە استراتیژیەکی بدەن. ئەو گەرانتیانەی کە هەیە بۆ ئەنجامدانی استراتیژیەکە تا ئێستا گەرانتیمان وەرنەگرێت، بەڵام گەرانتی ئەوەمان وەرگرتیە کە هەڵسانگاندنی بۆ بکرێ و بخرێتە بۆ جێبەجێکردنەوە. ئەوەش دەبی ئیشی دەوێتن، یعنی ماندیبوونی زیاتری دەوێت. ئەوەی کە ئێستا هەیە ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەتمەندی پێکهێنایە لە کۆمەڵێک وەزیر و بڵێن بەڕێزانی لە ئەنجومەنی وەزیران پێک هاتووە تاکو ئەو استراتیژیە وەربگرن و هەڵی بسەنجێنن. ئەگەر کەم و کوڕی تێدا هەبی و پێداویستی حکوومەتی هێشتا تێدا مابی ئێمە بتوانین ئیشی لەسەر بکەین. ئەگەر نا پەسەند دەکرێت کە پەسەند کرا ئینجا کار دەکرێت بەیەکەوە بۆ ئەوەی پلانی جێبەجێکردنی دابڕێژرێت. بەڵام حالی حەزر تەنها ڕەشنووسیە و زەمانەتی ئەوەش درایە لە حکوومەت کە ئیشی لەسەر دەکرێت.
ئەو تەنازەڵات بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئایا خالید بەڵێ من دەگەڕێمەوە ستۆدیۆ ئەگەر هەر پرسیارێکتان هەیە فەرموو. بەڵە زۆر سپاس بۆ تۆ پاملێرمان وەلی سەلیم لە شاری هەولێرە سپاس بۆ زانیارەکانت.